بگومان وکم گویی دو مهوانن من هنه نوا استودیو سردار اسماعیل را به گشتی ورزش کردستان دادگال مدابید لباجار دو کجی بگومان دکتر عبدالله جلال سروکی یعنی دو که دادگال مدابید دست بکش کاک سردار دست بکن کاک سردار بخیرتی من بدو سیاروی که شب کم ده 4 سالن بوری داشت بوی ورزش کردستان هوا چکریه اگر بشویی رون قسم کن لروی پروژه ورزشی و دەتوانم بڵێم هیچ نەکراوە بەڵام وەکو هاوکاری حکوومەت ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی کە بەرپرسی یانە وەرزشیەکانین ئەو منحەی کە ساڵانە دەدرێ بەیانە وەرزشیەکان ئەو پارە سەرف کراوە بێگومان ئێمە لەبەر ئەو قەیرانەی کە کوردستان تووشی بوو قەیرانێک بە دوایەکان هۆکارەکە ئەو بووە کە بە شێوەیەکی دیار با بڵێن ئاوڕ لە سێکتەری وەرزش نەدراوەتەوە بەڵام لەگەڵ ئەوەشدا حکوومەت هاوکاری یانە وەرزشیەکانی کردیا بۆ بەڕێوەچوونی چالاکیەکان نەوەستاون هەر بۆ نمونە ساڵی 2019 ئێمە تاکو ئێستا نزیکەی 170 یانەی وەرزشیمان هەیە لەو 170ەیە 573 ملیۆن و 106 هزار ساڵی 2019 سەرف کراوە بۆ یانەکان 882 ملیۆن و 966 هزار 2020 با بڵێن تەرخان کراوە بۆ یانە وەرزشیەکان ساڵی 2021 ملیارێک و 992 هزار 205 سەرف کراوە بۆ 2022 2 ملیار و 510 هزار 223 هزار ئەوە تەرخان کراوە کوی گشتی ئەو پارە 5 ملیار و 258 هزارە کوی گشتی چەند یانەیە وەرگرتیە لە طبعا ساڵ جیاوازی هەبووە لە با بڵێن ڕێژەی ئەو یانانەی کە منحەکانیان وەرگرتووە لە ساڵی 2019 نزیکەی 30 یانە وەریگرتووە لە ساڵی 2020 لەبەر کۆڕۆنا طبعا چالاکی وەرزشەکان وەستا بوون بۆ هەندێک کاری پێویست بۆ 2021 43 یانە وەریگرتووە 2022 45 یانە وەریگرتووە ئەم ساڵیش لە ماوەی ئەو شەژماگەی کە من دەست بەکار بووم لە کۆی ئەو 170 یانەیە 24 یانە تاکو ئێستا پارەی وەرگرتیە کە ملیارێک و 7 ملیۆن و کەسرێکە 31 یانەش نووسراویان بۆ بەرز کراوەتەوە بۆ ئەوەی من حەیماگانیان وەرگرم بۆ ئەنجامدانی چالاکیەکانیان جگە لەوە هەر لەگەڵ ئەو پارەژە و 4 ساڵە هاوکاری یەکێتی وەرزشیەکان کراوە بۆ نمونە یەکێتی تۆپی پێی کوردستان کە خولی کوردستانی بەڕێوە بردووە بێجا مادەم تا گوتی یەکێتیە تۆپی پێمە هەفکاریەوە کردی میوانێکی مەل دهۆکێژی هەیە دکتۆر عەبدوڵڵا جەلال سەرۆکی یانەیە دهۆکێ ئەم بزانم بن یانەیە دهۆکێ دکتۆر چاوە هاتیە هەفکاریکردن ji aliyê حکوومەتê di van salên borî de بله زور سپاس سەمین خان خێرەتنا کاپتن سەردەری ژتکەین بۆ ستودیۆیە پڕاستی دەست بەکار بووین یانا دەستا کارگیرە یانا دهۆک سپاس بۆ خودێ سپاس بۆ سەرۆکی حکوومەت هەرێمە کوردستانت وان 2 ساڵên borî de پشتیوانیا ڕاستەوخواجەنا بێوان کو یانا دهۆکشیە ji xwe pilayeka Iraqê derbasî xwe neha bîtin ku pirastî jî demên dem dest bi kar bûn ji bilî ku tîmê metrek xistî nebûn ji bilî ku hingê jêrxana werzişiya yana dihok taradekî gelekê baş nav çûbû eger nihat ba çareserkirin ev yarîgeha ciwan yana dihok çîmenê wê de temamî nav çîtin ku bû me xweş ve komeka genca dîspontê çêbibû ku em mehezert kerê dî bawerîtme bara desta kargirî û cemwerî yana dihok jî nemaya و ام توشی گله کشو قیانت مازن بوین به پشتوانی حکومت هرم کردستان یاریگاه مجاره کادی بشوه که گله که باش زوری کجمه که باش پشتوانی ما کر جرخانه ورزشی آنه بشوه که گله که باش دروز بکینو چند روزن بدم کار دسر هندک یاریگاه کادی یا نه دهوک بکین کشمه به دروز بکین و هر وسام اشارت پنده جدا کو بسپازی و بار ام شاین در بازی خود نبا عراق بینو افصاله جم شاین من دخول نابا عراق ده هر پشتوانی راستوخوا حکومت هرم کردستان بتونو کو ابشین بیجین ترادا که باش پشتوانی کریاو و اکید جیت سالت بده ما پشتوانی بشوه که باشتر بیشتر گشبین جی چوکو سروکی حکومت ورزشوانه و ورزش دوسته و پترت معانات ورزشوانه گهیتن
ام گشبین کو گلب شبکه باشتر پشتوانیا ورزش بکت اوج بلی کو ام بجیم تنه پشتوانیا دارایه پشتوانیا معنوی اکید هبویا کو ام بینین تواجد داوید نافیاری هادا خلات کرنا یاری زنان رسلان یاری زنان ابا راستی عمل کو انرژیا کا گلا کا باش دتما کو ام پتر گشبین بین سالت بدا شبکه گلا باشتر بهدا کرد قال مدابا مينن أمد بحثا كابينا نهيب جمان هري حكومة هري ما كردستان كين كو سروك وزير مسرور بارزاني بردام پشتوانيا ورزش كارا كريا جو علي دا مزراوين ورزشي و دو جراجي ديارين يعني كردستان الخلانيا بعرق دا برهف بويا پشتوانا داره يعني انجي كريا پشتوانيا سروك وزير فدراسيون فوتبول كردستان جي مافي ميوانداري كنا كوبا كونيفاي دس خستيا بجمان صلا دهاتي جي كودل كردستان اف بلاغاتيا برايفاتشيت لكابيني نويمي حكومتي هريمي كردستان سروق وزيران مسرور بارزاني بردوان بشتواني ورشواناني كردو لنزيكو بجيري تواوي خوي بوان دوبات كردو توا مسرور بارزاني دو زار لاريانا كردستانيا كان لخولي نائب عراق لاريقاي فرنسو هريري آمادبو صالي رابردو لاري نوان هولير وزاخو كان لاريقاي فرنسو هريري بريوتسو آمادبو ئەم ساڵیش لە یارینەوان هەولێر و دهۆک لە خولی نایب عراق زارێکی تر لە نزیکەوە چاوی بە وەرشوانان کەوت و گرنگجیدانی کابینەی نۆیەمی بەیانەکان دووپات کردەوە. هاوکاری سێکتەری وەرزش کراوە، پاداشتی پاڵەوانان کراوە، پشتگیری لە یانە وەرشیە چالاکەکان کراوە. ڕاستە ئێمە با بڵین بەڕێوەبەرایەتی گشتی وەرزش کە یەکێک لە بەشەکانمان بەشی یانەکانە هەرچەندە ژمارە یانەکان زۆر بووە بەڵام لە ماوەی ئەو 4 ساڵەدا بەپێی توانە حکوومەت پاداشت و هەروەها منحەیداوە بە یانەکان ئەوانەی کە با بڵین چالاکیەکانیان بە شێوەیەکی بەرچاو دیارە و ئەکتیڤن درێغی لەوە نەکراوە. ئەوەی من ئاگادار بم لە پلانی حکوومەتدایە کە لە شارەکان بە تایبەتی لە شاری هەولێریش پرۆژەی شارێکی وەرشی گەورە دروست بکرێ هاوشێوەی ئەوەی کە با بڵین لە بەسرا لە پارێزگای بەسرا هەیە بە هەمان شێوە لێرە پرۆژەیەکی گەورەی وا دروست بکرێ. یانە بەشداربووەکانی خولی نایب عراق لە ماوەی 4 ساڵی کابینەی نوێمدا بەردەوام لەلایەن حکوومەتەوە پشتگیری کراون و بودجەی تایبەتیان بۆ دابین کراوە. سەرۆکی حکوومەت بۆ خۆی لە یاریەکانی ئێمەدا ئامادە بووە و گرنگی بە وەرزش داوە لە نزیکەوە ئاگداری بارودۆخەکانی یانەکانە وە من لە لای خۆمانەوە وەکو یانی وەرشێولێر زۆر سپاسی دەکەین کە گرنگی بە وەرزش دەداتن هەم لە ڕووی مادی هەم لە ڕووی معنەویشەوە. ئینشاڵڵا ئەو گرنگیانەش بەردەوامی دەبێتن بۆی بتوانین هەموو یانە کوردیەکان ئاستی باشتر پێشکەشکەین لە خولی عراقی یان لە خولی پیشەگەری عراقی. بە پشتیوانی حکوومەتی هەرێمی کوردستان فیدراسیۆنی تۆپی کوردستان مافی میوانداریکردنی جامی کۆنیفای 2024 بەدەستهێنا کە لێژنەیەکی باڵا لە کۆنیفا سەردانی شارەکانی هەرێمی کوردستانیان کرد و دوای دیداریان لەگەڵ بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاریاندا مافی میوانداری جامی کۆنیفا بە هەرێمی کوردستان بدەن کە هاوینی ساڵی داهاتوو بەڕێوە دەچێت. ئێمە وەکو تۆپی کوردستان هەر لە سای ئەم حکوومەتەوە توانم بڵێم توانیمان تەڵەبی داوا بکەینکەوە میوانداری جامی جیانی هەرێمەکان لە کۆنیفا کە ناوی ناو کۆنیفا بکەین و خۆشبەختانە بەپاڵ پشتی ئەم حکوومەتەوە بووکەوە توانیمان ئەو پاڵەوەندە لە 2024 بینە هەرێمی کوردستان و کەوا حکوومەتی هەرێمی کوردستان کەوا هەموو ئاسانکاریەکی بۆمان کردکە ئەو سەردانی ئەو سەرۆک و هەردوو جێگرەکەی کۆنیفا بێن بۆ هەرێمی کوردستان و چەندین بەرپرسی هەرێمی کوردستان لە شاری هەولێر و سلێمانی و دهۆک ببینن. جگە لە پرۆژە و پشتیوانی وەرشی کوردستان سەرۆک وەزیران مەسرور بارزانی چەندین جار پێشوازی لە وەرشوانان و پاڵەوانانی کورد کردووە لەسەر ئاستی ئاسیا و جیهان دەستکەوتیان بەدەستهێناوە. بله کاک سەردار ئەم نقاشە خۆ بەردەوام بکەین تا گوتی وەکی حکوومەت مە پاڵپشتیە یانێن کوردستانێک کردە لە فدراسیۆنانژی ئەم بەحسەوە فدراسیۆنان بکەین کە هەوا پاڵپشتیاوە نەکردە و حتا چ ڕادەیەکی بە پاڵپشتی کردە. طبعاً یەکێک دو فدراسیۆنانەی کە ئێمە هاوکاریان بووین پارساڵ یەکێک تۆپی کوردستانە کە بۆ خولی کوردستان 600 ملیۆنیان پێدراوە.
ئێستاش نووسراویان بۆ بەرز کراوەتەوە کە ئەو بڕە پارەیە لەوانەیە تۆزێک قەرزار بنەوە پارەکەی تریان بۆ دابین بکرێ هەر وەکو تازە لە ریپۆرتاژەکەش ئاماژە پێکرا ئێستا ڕەزامەندی سەرەتاییش هەیە بۆ بەڕێوەچوونی پاڵەوانێتی کۆنیفا بۆ 2024 چی کردە بۆ بێ پاڵەوانتیەوە چاو بەرهەوی کردینە تەوان ئەو پاڵەوانێتەیە سەرەتا ئەو شاندە هاتبوون سەیری هەولێریان کرد سەیری یاریگاکانیان کرد بێگومان ئەو شاندە لە هەر شوێنێک با بڵێن کە بیوێ پاڵەوانێتیەکان ئەنجامدا سەرەتا دێ سەیری شوێنی یاریگاکان دەکا اینجا بارودۆخی ئەمنی ئێمە ئەوەش بە دەستکەوتێکی گەورە دادەنرێ بۆ ئەم کابینەی حکوومەت ئەو ئارامی کە با بڵێن لە هەرێمی کوردستاندا هەیە ئەو وڵاتانە کە دێن بەشدار دەبن لە پاڵەوانێتیەکان ئەگەر ئەو ئارامیە نەبێ بێگومان نیان نەکەر ئەو شاندە ئێمە تەمادارین کۆمەڵێک پاڵەوانێتی هەیە یاریەکانی تر بە هەمان شێوە شاندیان ناردووە کە سەیری با بڵێن هەرێمی کوردستان دەکەن گونجاوە لە ڕووی ئارامیەوە پاڵەوانیتەکان لە بری ئەوەی لە شارەکانی عراق لە بەغدا ئەنجام درێ دێن لە هەرێمی کوردستان ئەنجامی دەن بۆیە دەڵێم ئەو ئارامیە یەکێکە لە دەستکەوتە پرس کۆنفرانسە خۆی ئەڤروکاژیدا ئاماژە پێکرد و یەکەم و دوێمن هەرێما کوردستانە دێنە خەڵاتکردن کەنگی دێ خەڵاتکان وان وەرزشکارە و وانیانێن کوردستانە تەوانەوە مژدەیەک بوو من ڕامگەیاند کە ڕەزامەندی زەراوی سەرۆشی حکوومەت ڕەزامەندیدا لەسەر پاداشکردنی ئەو حەوجانەی کە لە خولی کوردستان بەشدار بوون لەگەڵ ئەوانیش 68 دیاریزانی یاریە تاکەکان کە لە پاڵەوانێتی جیهان و ئاسیا ئەنجامیان بەدەستێنا بوو ئینشاءالله بەم نزیکانە مەراسیمیان بۆ ئەنجام دەدرێ و خەڵاتەکەیان وەردەگرن باشە هەر لە کابینان هەیە حکوومەتە هەرێما کوردستانێدا یانە دهۆک و زاخۆژی بە پشتەوانی حکوومەتە هەرێما کوردستانê دەستکەفتên mezin destxistîne bêguman یانە دهۆک لە یاریە فوتبۆڵە vegeriyanê لە خولانەیە بە عراقê و زاخۆژی لە یاریە باسکێ پلاسê لە خولا عراقê destxistîne em bizanin bin destkeftên یانە زاخۆ dihokê çi bûyne شش سال بالبادینان ابتنک نینر الخلانا و عراق هبا ادگل هلاتنا علندا کابینانه یا حکومت هرما کردستانه پشتوانی دست بکر و هیویک دانا برسنگی کارگیری آنا دو و کنونه را دویا بادینان بهتت خلانا و عراق دا و پشتوان نوی جارکا دیاریگه کرن کابینان کابینا خوراگیری دوه دژ قیران در بهزبونه بسروکاتی سروک وزیران فاطمه مسرور ورزانی راستی جانا دروک دوان 4 ساله دمایی که به توشی قیران نازم بودو شواندین دارایی سپاس به خودی کلده فتره دامشان یانا دروک دروازی خودانا به پشتوان دارایی سروک حکومت هر واسه جرخانه ورزشیانا دروک گله کاری که باشته دهاتا کردن هر واسه هندک قرین فرن یعنی جهاتا کردن از فرد زانت ناو پشتوان دستا کارگیری یاری زن یانا دروک سپاسی سروک وزیران که به پشتوان یاری بو یانا دروک و داخازا پشتوانی بردام کن به ورزش زاخور سردست وی کابینه که تسر روی که باشه دارایی دنیای کارزت مایا باسکتبوله روسیه عراقه کسی دست کاربینه کابینه هی زاخو بیایی داره پسر باخو زاخو گلک سکتر راحتا پیش خستنه سکتر گلک مهم سکتر ریاضی زاخو گلک مکاسی هرین جوری ام دست کار بیم خوشبختانه اداره سرزاخو و کابینه نهیش یا اوی افمال اول و موای 5 سال نهاتا چهار سکتر نهاتا صاحبیدی کردیم بشته اینکه خوشبختانه حکمت هرین ایجی و ما کارک دابین که به ما افمال اول رکی تدبینی اول که یکیش باشتری مرعبت آسه عراقی ده که نخیا مادی جیبا که یاریزان و افصاله و سال بودی جیب مچیش که تو سال قوی نبین لبان
سال اندماعی پشتوانی کابینان هی چندین قهرمانی نیو دولتی وکو قهرمانی کینگ بوکسینگ ولات عربی و قهرمانی یاری آسمانی سر آست ولات عربی الدهو که پروچون نابه خود مازن دلبان سلام بودن باش گل ایلام السامتی زیده باری چندین خلو قهرمانی کم السر آست عراقه السر آست یاری تاک چندین قهرمان بادینان بجداری قهرمانی نیو دولتی بون الدرو ولاتی حسن کردستان سجار دو بله ام ده بسیارش دکتر عبدالله کین لباجار دهو که دکتر از خازم بزانم بگومان سرکفتنا هوا بخولانه یا بعرقه او یکش دست کفتا بون هفتم زاخوشی لباسکه پلاسه دست خستو برای چون چند پالانتی لباجار دهو که اوشی دست کفتن مازنن حکومت هرما کردستان حتی چرا ده که پال پشت هوا بوج بوی سرکفتنش بخولانه یا بعرقه و دست خستنا وان همی دست کفتا بگومان ده 4 سالن کابینه آن هدا طبيعيش دەستکەفتێکی مەزم و دەربازبوونا یانە دۆک بخۆلا نایب عێراقی بەڵێ هەر توی دەمیدا پراستیژی ئەس چێت بگەلێک نەڕەحەت بوویمە مرتاح نەبوویمە و خۆدا نەبوو عێراقی پشتیام دەرباز بووین پێتەوی بۆ جاپارێکی مەزنە سوپاسی بە ڕۆژە پاشتر پشتیام دەربازی خۆلانە بوون پەیوەندیەکی دیگەل جەنابی سەرۆکی حکوومەتێک و سوزە هەندێک دەک و ئەف ساڵاژی پشتەوانیا دارایە یانە دۆک بگەنەڤک و هنگی از گلک دلخوش بوم و سوزه خوب جهی ناجی پراستی اف سالاجی پشتوانی ما درای هاتا کرن هر مدویتی شرط هنده جیبدم که راستی اگر بین دهوک اکش باجرم بچی که سرانسری عراقی اگر ام بغداد حساب نکیم تنه دو باجر سرانسری عراقی پتری زاتری یانا که خلنا با عراقی یاریت کن اوجی یانا باجر دهوکی او هر سا باجر نجفه دوانه این هین هر وساب باسکا سالیجی پراستی همیشه نازیه پید بین کاف سالش شان جمع که هر باج بینیتنو اوج بلی یاریان تاکوب تنل یانا دهوک اف سالا دا 13 یاریزان شاینه پلای کل سر آست عراق ابداز خوبه بینه اباجی پراستی هر پشتوانی راست خو حکومت هرما کردستان بویا میشارت پند داجر خانه ورزشی جی پشتوانی کاداریا باش کریا و کومک قراه بو پراستی اگر او قراه ما ادانه کربانه بیت امنش شباین اف سالات خلنا با عراق دا بجدار بین هر حسادیسات ماوی 24 دم جمیره دام پشتوانی راستا و خاص سرکی حکومت او قرا نزدیکی 400 میلیون بون هات ندان سوپاسی و امشان بجدار بین الخنا ناب عراقی لما پلاستیجی متبتن هم نو دستا کارگیری و یاریزان و راهنرا و جماوار یانا دهو که اجدل سپاسی سرکی حکومت کن کو پشتوانی ما کری و ام داخازت کن و ام گجبین اینجا پلاستی و سالت بیت پتر پشتوانی بکتن لو ماجی مزنترین اینجاست هم بینین کو تواجد دوام پشتوانای دوا یاریگه هدا کو اوجی پاستی دیار رؤیا پلانا حکومت او کو گرنگی پتر ابدنا تایباجی تاپاپی کو ان بینین سردمه کی داد بیتن پشتوانه کا گلا کمازن هات بیت کرن بلی افجا بمهارت نو یاریگه هدا آماده نبویا امنو کد بینین کو یاری 10000 و 15000 و 20000 هندک یاریا نزدیکی 30000 جمعوری آماده بن ابا بوا جه سرنجا نبتنه میدیا کارن کردستان بیت عراقش در برجی باستل ویت شتی بیت کرد. بله از خزم بسیار کاک سرداری بگم کاک سردار هوا پلان چه هیا بوجر خانه ورزشی کردستان ده سال اندهاتی دا بگومان. طبعا لروی پلانو ایما پلان منظوره بلام جیبه جی کردن کی دمینه ان شاء الله اما براستی هیوابان با جنابی سروکی حکومته که امسال دست بکری با پروژه ورشیکان چکه وکو آماجم پیدا سرتا راست هاوکاری آنکان کراوه هاوکاری پالوانکان کراوه بلام لروی جرخانه و لروی دروست کردنی هولی ورشی لروی دروست کردنی یاریگاینی و دولتی نویه او لم لانا براستی دتوانم بلم هیچ نکراوه بلام ان شاء الله بنا بخوا و بنتي جنوبي سروتي حكومات امصال لهولير تمادارن كياريغاش كان شاري ورشي هاوشيوي او لبصرا كراوا بهمان شيو اللي رشتي شوا بكري او هو لكوناني كهين وجنب كريتوا هروها لروي هولو وكو ما جنب فكر هولي داخراو ان شاء الله تمادارن طب حسه الله زرجي كرتا قدام فانيزيغا بمزيكانا ايش بلا نوجن بكريتوا ديسان فاسوزا خونوتكي كو فانيزيغا يعني كنجي فانيزيغا طبعا هو اما دايت بانا نسيجي تايبتي جنابيان
ئینشاءڵڵا بەم نزیکانە ئەویش دووبارە دەست پێ دەکرێتەوە و ڕۆڵەکە دروست دەکرێتەوە. ئەم بەحسا یانەین دنجێن کوردستانê بکەین بێگومان سەلاح ئیبراهیم سەرۆکê یانەیە ئاکرێ تەکەس دەکات ku سەرۆک وەزیر مسرور بارزانî di demê seredana da bû deverewan piştevaniya temamiya xwe bû yaneyên werzişên navçeyê derbiriya û razemendî jî daye budceyê bidene û razemendî daye yarîgeha wana jî nûjen bikin. پشتی سردانوی بو دبر آکری هاتیه کرن راستی پیتکا زور دایا ورزشه و یکم جاره افتشتا و متیتا کرن نخواستما دیاری داما که یاریگه همه چیمن فریز طبیعی بیتا یه دستگرد که هم بجینه تارتان و دیسان دیاری کش داما وک منشأک بو یانا آکری و هاریکاری ها مادیش بما هاتیه کرن که امشین افساله بچینت منافسه دا و خولا پلا کردستان پلا نایاب کردستان بشیوه که سروبر و ریکوپیک رو بین. کاک سردار لپیدانا بودجه جبو یانیان و یانه پلبندی کرینه که رزبندیه که تایبت او یانانه کشکن که و پلبندی کرینه که بودجه بدنه. ئێمە لەو ژمارەی کە ئاماژەم پێ کرد ئەو یانانەی کە ئێمە لە کوردستان لە بەڕێوەبەرایەتی گشتی وەرزش وڵەتیان هەیە لە ماوەی ئەو با بڵین فترەی کە من دەست بەکار بووم یەکەم کاری کە کردم پلەبەندکردنی یانەکان بوو بە پشت بەستن بەو داتایانەی ئەو چالاکانەی کە لە لیژنەی ئۆلۆمپی و نوێنەرایەتەکانی لیژنەی ئۆلۆمپی بەغدا و یەکێتی وەرزشەکان دەستپان کەوتو بەپێی ئەوە هەستاین بە پۆلینکردنی یانەکان و لە بەلەپرەیە کە تا چوار و دیاریکردنی ئەو بڕەپارەی کە هەریانەیەک با بڵین حەقیتی بەدەستی بێنێ وەکو منحا بێگومان ئەوە کارێکی قورس بوو ئێمە لە ڕێگەی لیژنەوە کردمان بە پشتبەستن بە کۆمەڵێک داتا و لە ڕێگەی بەڕێوەبەرایەتی وەرشی شارەکانیشەوە داتایانمان پێگەیشتووە بێگومان ئەوە ئەو کار ئاسانیە بۆ وەزارەتی داراییش ئەوەی ئێمە کردمان چکە لەسەر ئەوە ئێمە کە نووسراوەکان بەرز دەکەینەوە ئەوانش ڕەزامەندی لەسەر کێشەی گەورەی ئێمە لەوانەیە ڕوون نەبێ لە لای جەماوەری وەرشی ئێمە لەبەر ئەو بارودۆخەوە و قەیرانەی کە هەمانە بودجەی تایبەت بە خۆمان نییە دەبێت نووسراوەکان لە ڕێگەی وەزارەتی ڕۆشنبیریەوە بەرز بکرێتەوە بۆ وەزارەتی دارایی لەوێ ڕەزامەندی بدرێ ئەگەر بودجەی خۆمان هەبە بێگومان ئەوە طبعا لەبیا سەرکەفتنێ بۆ هەوا بۆ هەمیانێن کوردستانê بێگومان ئەژبەر کو دەمێ منەما زۆر سپاس بۆ سەردار ئیسماعیل ڕێبەرەی گشتی وەرزشە کوردستانê دیگەلمدا بووی هەردەم سپاس بۆ دکتۆر عەبدوڵڵا جەلال سەرۆکê یانەیە دووهۆکê دیگەلمدا بووی سپاس بۆ بەرهەویە هەوا